بەڵێ سڵاوتان لەبێت لە ناحیەی بالیسانی دیارە مامۆستایان لە ناحیەی بالیسان بایکۆتی تەواوی قوتابخانەکانیان کردو بەهۆی پێنەدانی موچەکانیان بە تایبەتی مامۆستایانی گرێبەست کە سێ موچەیان تاوەکو ئێستا وەرنەگرتووە لێرە گربوونەتەوە داوای مافەکانیانەکەن وەکە بینن لێراندا ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایانی سنووری ناحیەی بالیسان تەواوی قوتابخانەکان کە بایکۆتی دەوامیان کردووە ئەمڕۆ ئەو شعاراتانەی کەوا مامۆستایان نووسیوانە یەک لەوانە ئەڵێ کوا موچەی مانگەکانی مانجی 7 و 8 و 12 هەروەها داوای تەوتینیشەکەن من بۆ قسەکردن دەچمە لای یەکێک لە مامۆستایان مامۆستا سڵاوت لێبێتن گربوونەوەی ئەمڕۆتان بۆ زۆر بەخێر من سەرچاوان ئێمە وەکو مامۆستایانی سنووری ناحیەی بالیسان قەزای شەقڵاوە پارێزگای هەولێر گربوونەوە بەهۆی ئەوەی کە موچەکانی مانجی 7 و 8 ساڵی ڕابردوو لە سنووری پارێزگای سلێمانی دابەشکراوە بەڵام تا ئێستا لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک دابەش نەکراوە هەروەها موچەی مانجی 12 مانجی دووشی هاتە سەر بۆیە باسی مانجی دوو ئەەکەین لەبەرەوەی موچەکانی مامۆستایانی گرێ بەس لەسەر داهاتی ناوخۆیە وەکو دەبینن کە ڕۆژانەش باج و غرامە لە هاوڵاتیان وەردەگیری خاڵە سنووریەکان ئیشەکانیان بەردەوامە بۆ موچەکان نادرێن یان زۆر جاروێت تا بەغدا پارەکە نەنێری ئەوان لێرە دابەش ناکەن یعنی ناکرێت موچەکانیمە بەو شێوازەی زەوت بکرێت ماوەی چەند ڕۆژە بایکۆتتان کردو و تاکەی بایکۆتی قوتابخانەکان بەردەوامە بەشێکی زۆری لە خوێندنگەکان کۆرسی دووەم دەوامیان هەر نەکردە بەشەکی دیکەیان تقریبان نزیکەی 10 ڕۆژە گرەبی کە بایکۆت کرایە ڕەنگە لە ڕۆژانی داهاتووش بایکۆتەکە فراوانتر بێت بەڵام دەمەوێت لێرە ئاماژە بۆ بکەم یعنی ناکرێت کە بەشێک لە بەڕێوبەرەکانی ئەو سنوورە فشار لە مامۆستایان بکەن کەوا بەشداری خۆپشاندان نەکەن بەشداری بایکۆت نەکەن لە کاتێکدا ئەوان مامۆستایانی هەمیشەین مدیرەکان یعنی موچەکانیان بێ مشکلیە کە سێ مانگجارێک بێت زۆر زیاترەکە لەوەی کە مانگانە مامۆستایانی گرێبەست موچەکانی خۆیان وەربگرن یعنی ناکرێت ئەوان ڕەچاوی ئەوەی نەکەن ئەو مامۆستایە کە لە لای ئەوانە مافیە خورێت لێ نەگەڕێت داوای مافی خۆی بکات لێ داواکارم کە بەڕێوبەرەکانی پشتی مامۆستایانیان بگرێن چونکە هەر ئەوانن کە خوێندن و سیستەمی خوێندنیان لە بۆ ئەوان ڕاگرتووە زۆر سپاس دەکەن مامۆستا یەکێک لەو دروشمانەی کە نووسیوتە دەڵێت دەبێت مامۆستایانی گرێبەست بکرێن بە هەمیشەی ئێوە مافتان فراوە تاوەکو ئێستا بەڕێ ئەوە سێ مانگ پێنەدانی موچەکانمان بەردەوامە و جگە لەوەش مامۆستامان هەیە 6 سارە مامۆستایوانە بێژ و گرێبەستە هەیە 10 سارە هەتا 13 سار مامۆستامان هەیە کە وانەیەرێتەوە بەبێ کرابیتە هەمیشەی ئێوەش نادات پەروەرێکی زۆرە چونکە داهاتی هەرێمی کوردستان بەشی هەموو تاکەشی ئەو کوردستانەیە کە ئەگەر بە عەدالەتی و بە ڕازگویانە دابەشی بکەن سپاس دەکەین زۆر سپاس مامۆستای بەڕێز مانجی 7 و 8 و 12 موچەیان پێ نەداون هەتا ئێستا موچەکانی مانجی 7 و 8 سەردەمیوانی بێژی بوو کە دەکاتە ساڵی 2024 کەو کاتە مانجی 7 و 8 بە نیوە موچە دەماندنێ بە هەردووشی موچەی ناکاتە 300,000 کەچی تا ئێستا ئەوە 5 مانگ بەسەری دابڕوە ئەو دوو مانگەن وەرنەگرتێ سەر ڕای وەرنەگرتنی موچەی مانجی 12 لەگەر ئەوە مانجی دووش خەریکە خەلاص دەبی ئۆباڵی ئەم بایکۆتانە لە ئەستۆی چێدا کە شایستەدارەکان بۆ مامۆستایان وەڵی ئەگەڕێتەوە سەرەوەی کەدا ئەو موچانە نادرێ بە ئێمە کە پەروەردەکانی سنوورەکانی تر دابش کراوە مانجی 7 و 8 کەچی پەروەردەی شەقڵاوە تاکو ئێستا موچەی مانجی 7 و 8 دابش نەکردووە لەگەر موچەی مانجی 12 پێتان وایە حکوومەت خەمساردە بەرامبەر بە مامۆستایان بەێ ئەرێ وڵات چونکە ئێمە لە سەرەتای کردنیان بە گرێبەست ئێمە لە سەرداهاتی ناوخۆ کرایان بە گرێبەست بەڵام کەتی ئێستا دەڵێن موچەکانتان پێ نادرێ موچەنیە کە سەرڕای هەبوونی داهاتی ناخۆش موچەی ئێمە نادرێ زۆر سپاس دەکەین بەڵێ وەکە بینن مامۆستایان لێرانە ئامادەیان هەیە لە بەردەم بەڕێوەبەراتی ناحیەی بالیسان ئەو دروشمانەی کە بەرزیانکردنەوە داوای موچەکانیانەکەن و داوای تەوتینیش دەکەن مامۆستا سڵاوت لێبێتن داوای چیەکەن ئێوە ئەمڕۆ ئێمە داوای موچەی مانجی 7 و 8 دەکەین لە سنووری سلێمانی دابش کرایە لە هەولێر دابش نەکرایە پێتان وایە حکوومەت کەم تەرخەمە بەرامبەر بە مامۆستایان بەڵێ زۆر کەم تەرخەمە ئەو حکوومەتەیمە بەرامبەر هەموو کوردستان کەم تەرخەمە نەک بەرامبەر تەنیا مامۆستایان و فەرمان بنن زۆر سپاس دەکەین زۆر سپاس بەڵێمە وتەی مامۆستایانی
ئەوانەی کەواگربوونەوەیان کردووە ماوەستانی وانەبێژ هەروەها ماوەستانی گرێبەست و ماوەستانی میلاچش لێرە ئامادەیان هەیە تەواوی قوتابخانەکانی سنووری ناحیەی بالیسان لە قەزای شەقڵاوی سەر بە پارێزگای هەولێر گربوونەوەیان کردووە و بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە بەڵام نەگەڕێ مولایەوە.